یکمین اکواپارک لدورا سوران هات آوا کرن. اف دبا مدرنترین اکواپارک لتوای عراقه. روبارک به درجایی 430 متران دناف ده هاتیه دانان. به دهان یاریان آوی دیده هنه. اکواپارکا میرو لرواندوس ده میدین کردستان رو داوه دا ببینن. اکواپارکا میرو لرواندوس 106 کیلومتران جباجار حولیر دوره. او اکواپارکا بشک از پروژه گشتیاری شنگلبانه. سالانه میلیون و 500 هزار گشتیار جه دربه و ناوا هرما کردستان سردانا وی پروژه دیکن. پروژه شنگلبانه لسر روبره 787,500 متر دوجا هاتی آوا کرن. دنباش بینرن رودا و حسکرین برنامه میدین کردستان از دلرتیلی مدجارا کادید برنامه کا نو لگلها ما ایجار جدا جناوا کارگین همو جار ام نشانی و ددین ام ایجار دناوا سروشت جوان کردستان و تایبت لسوران لرواند زینه به بلندایا 1100 متران سر آست آوا دریای الویدری اکوا پارکک یا مدرن انکو باجره که آوی هاتیه درست کردن. اف باجره هنر دو في استاندارد ناف دولتی و کارینانا ماده و متریال جدا اجبوک و برگیریا ساری و گرمایا اوی داری بکن به دست اندازیار مین کرد هاتیه درست کردن. اف اکوا پارکانه لسر روبر 50,000 متر دوجا همجری بار ملوانگهن گرتی و ین وکری یارین زاروکا و هنه کشوانا جی بوی کم جاره لسر آست همو کردستان و عراق الویدر رواندوزه دناوا و اکوا پارکی دا تایبت جی اکوا پارکا میرو هاتینه درست کرن. گلمه بن بینرین برنامه میدین کردستان امی نیشانی هوا بدهین اف یاریا و اندازیار و گنجن من رواندوزه چوا کارینه پیشوازیا به صدان و هزاران گشتیاران لطفا عراق و کردستان الوی اکوا پارکی بکن افجا گل برنامه میدین کردستان بدا اکوا پارکا میرو لتنش شنگلبانه لسر روبر 50,000 متر دوجا هاتیه درست کرن. او اکوا پارکه بشکه جه پروژه شنگلبانه ده هر دو ورزن هاوین و زوستانه ده کار دیگه. اف پروژه مدرن یه گشتیاری لسر بلندایی ها 1100 متران لسر آست دریای هاتیه درست کرن. اکوا پارکا میرو به کجمه 15 میلیون یوروان هاتیه درست کرن. باشکاک بارزان بجم میرو اکوا پارک انکو باجر آوی میرو و چیزی دکرنه که سر شنگلبانه بکتن تایبت دوباره گشت و گذاری دال دفراوه بدلنیای و تکانه چی زور گرنگ دیتا که و بدوای کتای هاتنی کارکانی اکوا میرو چون که براستی فراغی چی گره گوره هبول شنگلبانه و بتایبتیش دناوسکا
کە پرۆژێکی وا متەکامل لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستان بێتە بنیاتان بە تایبەتی هەندێک یاری هەیە لە نێو ئەم ئەکوایە کە دەگمەن تا ئێستا لەسەر ئاستی عراق بنیان نییە و بوونی کۆمەڵێک موادی تایبەتی زۆر کە بە تایبەتی لە خلیسکانەکان شۆکان ئەمە لە ئاسیا دەگمەنەوەی کە لێرێ وەی فولەکە لە عراق دەگمەنە تا ئێستا تەنها لە شنگلبانە بوونیان هەیە. باشە ئەم بژین شڕۆی کارکردنێوە بریارە چەند کارمەند لێرەدا کار بکەن تەنها لەم بەشەیان چی بە کۆی گشتی هەوارگا بە کۆی گشتی 150 بۆ 160 کارمەند لە هەوارگەشت ئەوێ چەند کاریە زیاد ئەمە تقریبا 35 بۆ 40 دەلیڤەی کار زیاد نه از بارم بۆ ساڵا بێت و زیاتر لەبێت. باشە ئەف گەنجن هەنێ زیاتر هیچ کیڤێتینن یعنی کیڤ دەرێتن لەڤێرە کار دکەن سەتی خەڵکی ڕەواندز و دەڤەرەکەن بەڵێ بەڵێ هەمووی ئەودا. باشە ئەستم بەحسا پلانە هەوا بکەم یعنی دەما و دەست ئاواکردنەی کردی وەگەلێک بە کێشە هەتا پارکە هاتیە چێکردن بەڵێ ماوەک بەر لە دروستکردن ینی چەند ساڵ تقریبا 5 ساڵێکی خیان ئەمەش بەهۆی ئەوەی کە بەڕاستی کۆڕۆنا سەبەب بوو بەشێک لە شەڕی داعش و دوای ئەوە قەیران ئەمانە هەمووی هۆکار بوون لەوەی کەمێک دواکەوی بەڵام خۆشبەختانە هەوڵێکی زدیمان بێکەوەدا بۆ ئەوی بتوانین بە تایبەت ئەندازیارانی سەرپەرشتیار هەوڵێکی زۆر زدی درا بۆ ئەوەی کە ئەم ئەکوایە بێتە تەواوکردن بە ڕووی گەشتیاراندا بکرێتەوە. باشە چەند کەسە کاریت وێرەدا کار بکەن هەتاوە چێ بن والله دەلیڤەی کاری یەکجار زۆر بۆ خەڵکی ئەو ناوچەی خەڵکی بژین زیاتری 200,000 کەس 10,000 کەس بەڵێ بە خەڵکێک یەکجار زۆر کاری دەکرێت. باشە بگشتی پرۆژێ شنگلبانش چی پێک دێتن ڤلێن نوستن پێک دەتوانێت پێک دێت لە چەندین 113 ڤێلای VIP و سینگل دەبل و فینلندی نۆرمال هەموو ئەمانە وەکو ڤێلا و چێشخانە و بوونی چەندین یاری دەگمەن کە لەسەر ئاستی عراق و ناوسەکە و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوڕاستیش دەگمەنن بە تایبەتی شنگلپاک تەنها لە هاوارگەی شنگلبانەیە لە هەموو جیهاندا و بوونی یاری لە هەموو جیهان تەنێ لە شنگلبانە بوون یاری شنگلپان کە ئەم ساڵ ڕغبەتێکی گەلەگەلی زۆری لەسەرە و بوونی شنگلبانە بە تایبەت کە ماوەی چەندین ساڵە بێ دروستکرا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕغبەتی زیاتر لەسەر پێوە. مەلەڤانگەها پێلن دەریایی دبە یەکەمین یاریە ئاوی لەسەر ئاستێ هەموو عێراق و کوردستانê ku di nav vê akwaparkê de ye. Ev yariye li ser rûberê 1200 metrên dûca hatiye danan di nava akwaparkê de. هەموو یاریەکێ di nava akwaparkê de li dû sîstemên selametiya melevangehan li cîhanê hatîne avakirin. Bê berdewamî hemû ava di nava hemû yariyan de rojane tên têzkirin ji bo parastina tendurustiya geştiyaran. ئێمە لەناو ئەکواپارکی میرۆداین و ئەکواپارکی میرۆپێک هاتووە لە ڕووبارێک و وەسەن حوزێک ڕووبارەکەمان پێ گۆچێتن لەیزی ڕیڤەرواتە ڕووباری چەمبەڵکە 1300 متر سێجا ئاو لە خۆی دەگرێتن. حوزەکانی دیکەمان هەیە حوزەکانیش یەکەشیان داخراوە کە 250 متر سێجا ئاو لە خۆ دەگرێت و یەکەی ترمان هەیە لە دەرەوەیە 450 متر سێجایە و شەپۆڵمان هەیە بەردەوام شەپۆڵ دروست دەکە ئەویش 850 متر سێجا ئاو لە خۆی دەگرێت جگەلەوە ئێمە سلایدمان هەیە 100 متر سێجا ئاو لە خۆی دەگرێتن جگەلەوەش کیدمان هەیە کیدی سپۆڵ واتە حوزی منداڵانمان هەیە 90 متر سێجا ئاو لە خۆی دەگرێتن. ئێمە دەتوانین خاوێنی ئاوەکەمان ڕابگرین بە دوو ڕێگا یەکێک لە ڕێگاکان فلتەرێشنە فلتەرێشن سیستەمێکەکەوە ئاکاتن ئاوەکەی ناوحەزەکە بگەڕێتەوە بە سیستەمی فلتەردا تێپەڕێت و ئێمە حوزێکمان لەژێر ئەو حوزانە هەیە کە لەسەرەوەدا هەنە ئەو ئاوەکەمان بەناو لە حوزی سەرەوە تێپەڕ دەبێت دەبچێتە ناو باڵانستان و بە سیستەمی فلتەرێشندا دەڕوات و خاوێن دەبێتەوە دووبارە دەگەڕێتەوە ناو حوزی سەرەوە و دووەم ڕێگا ئێمە دەتوانین بەکاری بێنین ئەویش لە ڕێگەی تێستی کیمیاییە ئێمە ئەتوانین کۆنتترۆلی هەموو ئەو ڤایرۆس و میکرۆب و بەکتریایانە بکەین کە لە ناو پوڵەکان ئەگەری دروستبوونیان هەیە لە ڕێگەی ماوادی کیمیایی کە ئێمە ڕۆژانە بۆ پوڵەکان زیاد دەکەین.
گروپکا کچو کرن رواندوس و باجر سوران دناوا و اکواپارکی دا کار دکن. اف روبار هواشا به دریجایی 430 متران و به فرهی 3 متران و کیرایی 9 سانتی متران لدور اکوا پارک دزوره. اف اکوا پارکل دو ستاندرد جهانی و سیستمن برای برنه دیگل دیزاین مدرن ین اندازه هنو جبو دروست کرنا اکوا پارکان اف پروژه میرو هاتیا دانان. درزبونا باجره که آوی لسر روبر 5000 متر دوجا د جغرافیا که برزونزمی تدابط که بلند دایا و لسر روی دریای بگه 1100 متر دوجا نکاره که آسانه جبو اندازیار ما ین کرد. جبرویه که اندازیار ما هم حوالکدان باجره که اوهای آوی لروان دزه دروز بکن و به شوازن مدرن همو او آوات دا تب کارین آنیان که او یارین دا هات نب کارینان درست بکن. نرمین یکی جوان اندازیاره کل اویر کار کریه و اف اکوا پارکه درست کریه و زیادتر بحثا وان بربستا و شواز و دیزاینا اویر بو ما بکتن. باشه نرمین خوابم بیجه او بربست مزن چوبون کتینه بروه بو درست بونا اوی باجره هنه آوی. بله سرتا بخیراتنی کانالکتان اکین لبروی شون جغرافی اما برزونیزمیکی زوری تدایا و لناوچیک شاخاوی داینا بو لبروش اما بربستکی زور کوته پیشمان بلو اوی بگین بورو بری که خومان امانه بید لو فترة چی زیاتری ویس حتی توانین او بربستانه ببرینو او حفریاتی بکن که اما ببسمانو او ایریای بدز بینین که باشه. ام بین بحث دیزاین بکن. بون پیچه که بحث که اف دیزاین هنه جوان یا مدرن و چه درست کرد؟ او دیزاینانه هموی لنایل اندازیارنا و خوی کانه و درست کرا و ایدزی خوشحالیه یکی کلو دیزاینا او ایفوله که رجالاتی ناوراس یکمین جار درست بجنه یکمه بله سراستی همو کردستان و عراقش سراستی همو کردستان و عراق یکم شپوله کی دست کرده که ما درست مان کردیا و پارتی که ترمان هی کستین استیله امیشان لسر آستی عراق یکم زار او ماتریاله بکار دهندره لبوس پلاستیکی بکارتینان نه؟ مگلک پلاستیک دیگه باشه جوازیه جوازیه؟ بالتأكيد جوازي باشه جوازی چنه؟ جروی اندازه‌ای و جروی بکارینانه اما بکار من هنا استین استیله استان استیل بله اوای که لشونکانی تر بکار دهن زیاتر باقی یاخد پلاستیک باشه ام بیشین و کسکاتی گلکه و جن جوان گلک چکرینه بله ام بین بحث رواندزی که انش عالیه که شوهای و سرما و گرما گلک جوازیه که و هزت فیه که دا کریه و اف پروژه برگیری هر دو کاب که بله اما جوازی که لبروی جوازی چی زور من هیله کشوها لبو اما بستش وی پولا کمان او ریبره کمان که بدرجای 420 متره اما موادی تایبت من هنا که برگی سرما و گرمای کشوهای رواندز بگیری. جبر هنده و ماده بکارنه و کاش بکارنه این اوی تایبت بجمع لبانگا همه اوش بر سرما و گرمای هلا بر سرما و گرمای او تمنی او موادش جریشتره. تیمن لایف گارد آنکو پاراستنا جیانا مروان بردوام جاویوان لسر گشتیاران و تایبت زاروانه.
ئێمە وەکو ستاڤی پزیشکی لە ئەکواپارکی میرۆ ژووری تەندروستیمان هەیە بۆ دابینکردنی فێرست ئەیدە سەرەتاییەکان بۆ هەر حاڵەتێک کە گەشتیار لێرانە تووشی ببیتن زیاتر ڕوشانی جێیەکە سەرسوورانە لە ناو ئاو بەربوونەوەیە هەندێک حاڵەتی خنکان هەیە ئاو قوددانەوەیە لێرانەدا ستافمان هەیە لە دەرەوە بە بەردەوامی چاودێرەکات هەر حاڵەتێکە بوو بە جیهاز ئاگادارەکرێتەوە یەکسەر دێت بۆ ژووری تەندروستی چارەسەری پێویستی بۆ ئەکرێتن لە هەر حاڵەتێک لە بچووکترین حاڵەت تا گەورەترین حاڵەت لێرانە چارەسەری پێویستی پێ ئەدرێتن هەر حاڵەتێک ئەگەر لە دەستی ئێمەدانە بوو بە ئیسحاف ڕەوانەی بنکەی تەندروستی ڕەواندز و سۆران ئەکرێت. ملوانگهک ده ناوا اکوا پارک ده به درجایی 31 متران و به پانیا 14 متران هاتیه درست کرن. ملوانگاه جور وجی به درجایی 21 متران و بفرهی 10 متران دگل هولک ورزشی و هولک جبویاریان زاروکان دگل جورن میک آپی بو خانمان هاتین آوا کرن. هر دناوا وی باجر مزنی آبی دا رواندزه آنکو دناوا میرو اکوا پارک دا ملوانگاه گرتی جی هیا بو وان کسین کو دما پلین گرماتی سرسبا برز دبن رانکو روش زیده المروفا داده ده چنات نوا ملوانگین گرتی برف خدنا ملوانگین گرتی کوین گنجکا رواند زیه سرپرشتیا اوی دارید که وزارت زانیاریا بدمه کوین بوم بحث بکه ملوانگاه و گرتی بتنش ملوانگی پیک دتیان تشی دیجی گل هنه بله اکواپارکی میرو قاتی خواره و پیک دتنا ملوانگی کی داخرا تمام و هر وها هولی کی ورزشی و هر وها قاعه کی العابی من دالان و ورزشی من دالان و هر وها پیک دت لتن لوکرک تاوکو او کسانی جلن خدان تمام جلکانی خوان موبایل خوان او کلوپلانی خوان دابنین وندران و هر وها پیک دت لتن حمامك و تن مرافقك وروها جوري سشواريش مان هي بديا جبو جنان مكياج دان مهم تريش توي جوري مكياج مان هي جوري مكياج وها مكياج شنو بتنيا بالله تمام همو اوانا لقاتي خواري ويا تايبت بافرتانا باشا باشا متبيو كيفين ببرسم جبو زغستان جي ملوانگا گرتي خلق چه به ملوانيا بك يانجي سبوري بك يانجي زارين خبينه جيز يارين زاروكان بالله بالتاكيد لزستان جبير مان لو كردوته وكوا هولك قرم بكين اوك قرم بكين بوي خلطك بتواني استفاده لي باشا ابا وك ملوانگا وك ام بيج ملوانگا گرتي باشا ستافي وي چوايا هيش كان كسا بكدن و وين چا خفير كرينه بالله من تنها لقل هاوريكم ليرانين كارمنديكي ترى امهردكمان من قيزين من خريجي تربية رياضة ماستر مخوين دول السباحة قالكي باشا وأوانيج همو كاستشارزان آفرتي زور لهاتون لملواني دو كارمند مان هي للسروا عادي لو كركانن عادي استقبالن إما لخواروا صار آفرتين تمام عادي مثلا مصبحين ليرانا بالن باشا بتني جن دكارن بنابيران ظلام جد دكارن نا أتوانن هم آفرت هم بياوان وهم خيزانيش بون من زور زار داوم على كري باشتراك بون من ساعات دي ساعات عائلة دي مصبحك أجريته وزور أستاي درزبونا و اکوا پارکل رواندوس و گشتیاران لدورا سوران دمهن هاوین ده زیده تله بکه افجی میدین کردستانه